گربه سرچاوان بنای خواه گرم میروان هاتیم لبو او خب پیشاندان و پیشگیری روش شرکانانی روش آواب کن کردستان خومان بزن ما فی مروف لبو هم مروف چی سرزوی هبی لبو کردنیا بزه کسی نکن لبو او همو زیاد دبینی بتاعی خود بدنگشونه دمسازەتی کورد پشتگیری کورد دەکەین و پێمان خۆشە هەموو کوردیەک بگرن و بەهانەیانەوە بچین ئەگەر لێرە نەتوانین لەوەش بەشداری شەڕ بکەین لێرە پێیانە بگەێنین کە ئەمەش کوردین و دمسۆزی کوردین هیواداری سەر بکەوین و ئەمە لە خۆمان لەناو خۆمان یەکگرین ئینشاڵڵا سەر دەکەوین دائیم ئەوڕۆکە هاتوینە بۆ ئەوەی پشتگیری خۆمان بۆ خەڵکی ڕۆژئاوا دەربڕین هەتا دوا دڵۆپەی خوێنمان ئەمە لەگەڵ ڕۆژئاوانە چونکە ئەوان کوردین ئەمەش کوردین هەر کەسێک لە هەر شوێنێک دەست لێ کورد بدا یعنی دەستی لەمە بردێ پشتیوانیانی هەر پشتیوانیان دێن بەرخودان بەرخودان ئێمە هەمومان بە یەک دەنگ بە یەک ڕەنگ پشتیوانی برایان و خوشکانی ڕۆژئاوا دەکەین هیوادارین سەرکەوتن بۆ هەموو لایەک بێت. سپاس. یەکی گەزی شاری کۆیە ئەمڕۆ هاتین پشتیوانی لە کوردانی ڕۆژاوا بکەین هەر کاتێک هەر کوردێک لە هەر پارچێکی دنیا بێ ئێمە ئامادەین پشتگیری خۆمان دەرببڕین بۆی هاوکاری بکەین لە کۆتاییدا هەموومان کوردین لە هەر شوێنێکی دنیا بین پێویستە پارێزگاری لە مافەکانی یەکتری بکەین. سەرکەوتن بوو بەسەر ویستی داگیر کردا کوردستان یەکە 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 کوردستان یەکە 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 دڵی کورد یەکە 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 بەرخۆدانە ڕۆژاوا بێژی بەرخۆدانە ڕۆژاوا کوردستان یەک وڵاتە ڕۆژاوا ڕۆژهەڵاتە کوردستان یەک وڵاتە ڕۆژاوا ڕۆژهەڵاتە کوردستان یەک وڵاتە ڕۆژاوا ڕۆژهەڵاتە کوردستان یەک وڵاتە وڵاتە کوردستان یەک وڵاتە ڕۆژاوا ڕۆژهەڵاتە بەرخۆدانە ڕۆژاوا بێژی بەرخۆدانە قەسەدێ ئەم شیندارە دەمە کچما وەسەدام خەڵکی ڕۆژاوام خەڵکی مەنتقەی حەسەکەمە ئەمڕۆ هاتینەوە خۆ پیشاندان پاڵپشتی خەڵکی ڕۆژاوا بگرین دەستخۆشی لە خەڵکی کۆیە دەگرین کە پاڵپشتمان بوو ڕێگەیان داوە کە ئێمەش بێنەوە دەرێ پشتیان بگرین هیوادارین کە وەزعەکە باشتر بێ کە بێنەوە بە هەوارمان هیوادار بن هەمومان یەک دەست بین وەکو وتراوە کە دوژمنی دۆست کە دوژمنی باوکو باپیران قەت نابێ دۆستی داوان دەستان خۆش بن داواکارین لەو هەموو وڵاتانە کە بە هەواری ڕۆژاوا بێنەوە زۆر دەستخۆشی دەکەن کە هاتن زۆربەیان چوون لەسەر ئامادە لە لێرە کوردستانەوە زۆریان چوون ئێستا کە دەبینن بۆ منە حەیوان ئەوانە کە ئاژەڵ کە بریندار دەبی شتێکە گەورە دەکەن لۆ لەلای ئێوان جسمانی ئەو خەکانە لایەن ئاساییە هێواداری کە بینیمان چەند کچوایان لێ هاتبوو بەداخەوە زۆر پێمان ناخۆش بکەوایان لێ هاتیە چونکە کە کچنیان پشتمان نییە بەداخۆ زۆر کە کەس هەوارمان نەهات بوو کە ئەو سیاسیانە کە هیچمان بۆ ناکەن داواکارین کە ئەو شتا ڕاگەن کە ببنەوە بە یەک کە کوردستان بێتە یەک و نامانەوە ئەو ڕووداوە بەردەوام بێ دەمانەوەی ئەو خەڵکە بە جوانی ڕۆژا بەرخۆدانە ئێوەش ڕۆژا سەرنجدانە کوردستان یەکە نابێتە ئێوە ڕۆژ ڕۆژا بەرخۆدانە ڕۆژ ڕۆژا کوردستانە بێژی بەرخۆدانە ڕۆژاوا 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 بێژی جبر كردستانا روشاوا ام دستور حمي
هاتي شهيدة هر شهيد نامرة وعم بمرن أمزارو كما قش بمرن فداوي عرضي مي فداوي لا يعني ولا تامية أم أبدا يعني أم ناقرين كما ما بقرين حريك كشبيه كما هي جاي ده زلام هي هربجي نافيمي رجوة محمد داواکاری گوتسی رجوعان ئەوڕۆ کلێرەکەم بۆ چاوە داواکاری سەرکی ئەم گوتسی بۆ ڕۆژاوا ئەم تخوازن ڕۆژاوا بەگەر یەکێ ئەم نەما قبول دکە چار پەرچەنە ئەم تخوازن کوردستان یەکێ ئەم هێزار و کێخۆ منداڵێ خۆ ئەم هەموو بدن فدا عەردێمەیە شبۆ عەردێمەیە شبۆ وڵاتێمەیە ئەم ناگرینە ئەمە پێک ناگرینە ئەم ئەوڕۆ دوێ کەس ناگری هیچ ناگرینە ئەمێ حرف یەکێ خزانێمە و جنێمە و زارۆکێمە هر یک بهز لامایه ام حماس لاحظ افكت كي هاتن قرطن ابانا هاتن شبو دفاع عامه شبو شرف ما ناموس ما عرض ما هاتن دفاع دك شبو شي كسنا هات بهواراوان شبو كسينا هات مساعداوان الي كاريوان دك يعني بهاتن شبو ما شبو زارو كيما شبو خاني ما شبو وطنا ما عرض ما اخاميه كسنا هات مساعداوان ريحي خدان فدا ما وفدا وطني ما وفدا قشاكي بس خدان